داخرانی ئەژنۆی خوستەوەفان یەکێک لە سەرەکیترین هۆکارەکانی ئازار لە ئەژنۆکاندا کە بە تایبەتی لە کەسانی سەر و 50 ساڵ هەستی پێ دەکرێت. ئەمەش بەبوونی داخورانی کڕکراگەی کۆتایی ئێسکەکانەوە دروست دەبێت. هۆکارەکەشی زیاتر بۆ ماوەیە، بوونی زەبری دەرەکی، کێشی زیاد، کاری قورس یاخۆت نەخۆشی درێژخایەنەکان. نیشانەکانی بریتین لە هەڵاوسان، ئازاری تون، کەمبوونەوەی توانای چەمانەوەی جومگەکە لەگەڵ دروستبوونی دەنگ لە کاتی جوڵاندنی جومگەکەدا. چارەسەرەکانی زیاتر لە وەرزش و گۆڕانی لە سایلی ژیاندا دەبینێتەوە، پاشان بەکارهێنانی ئازار شکێن یاخۆ دەرمانی تایبەت بە پێی ڕێنمایی پزیشکی، دەرزی لەدان و چارەسەری نەشتەرگەری گۆڕینی جومگە وەک کۆتا چارەسەر. لێر تا چەند جۆرێکی وەرزش دەخەینە بەرچاو بۆ چارەخوازانی بەڕێز کە دەتوانن لە ماڵەوە جێبەجێ بکەن. ئەمەش دەبێتە خۆی کەمبوونەوەی ئازار و ڕێگریکردن لە بەرەو پێشچوونی نەخۆشیەکە. ئەم وەرزشە دەتوانرێت بە ڕاکشانەوە یاخود بە دانیشتنەوە ئەنجام بدرێت. بەم شێوازە دادەنیشین، خاوریەک یاخود سەرینێکی تەنگ دەهێنین و دەیخێنە ژێر ئەژنۆمانەوە. ئەژنۆکەی تر بە گۆشەی 90 پلە دەچەمێنینەوە و دەستەکانمان لە دواوە جێگیر دەکەین. پاشان بە ئەژنۆکەمان فشار لەسەر خاولیەکە بۆ زەوی دەکەین و پێمان ڕۆ سەرەوە تون دەکەین. بەم شێوازە دەچرکە ڕادەوەستین. پاشان وەرزشەکە بۆ ئەژنۆکەی تر دووبارە دەکەینەوە. ئەم وەرزشە بۆ هەر ئەژنۆیەک دەجار دووبارە دەکرێتەوە. ئەم وەرزشە دەتوانرێت بە دانیشتنەوە یاخود بە ڕاکشانەوە ئەنجام بدرێت. بەم شێوازە دادەنیشین، هەردوو ئەژنۆمان دەچەمێنینەوە، پاشان پاژنەی پێمان لە زەوی تون دەکەین. بەم شێوازە تاکو دەچرکە پاژنەکەمان ڕادەگرین، پاشان شلی دەکەینەوە. یاخود دەتوانین ئەم وەرزشە بە شێوازی ڕاکشان لە زەویدا ئەنجام بدەین. ئەم وەرزشە دەجار دووبارە دەکرێتەوە. ئەم وەرزشە بە ڕاکشانەوە ئەنجام دەدرێت. یەکێک لە ئەژنۆکانمان بە پلەی 90 پلە کۆ دەکەینەوە، پاشان پێیەکەی ترمان بەرەو لای خۆمان تون دەکەین، هەموو قاچەکە بۆ سەرەوە بە هێواشی بەرزەکەینەوە بێ ئەوەی ئەژنۆکە بنوشتێنینەوە تا دەکەینە ئاستی ئەژنۆکەی تر. بەم شێوازە تاکو و دەچرکە ڕایدەگرین. ئەم یاریە بۆ هەر ئەژنۆیەک دەجار دووبارە دەکەینەوە. ئەم وەرزشە بە ڕاکشانەوە ئەنجام دەدرێت. هەردوو ئەژنۆمان بە پلەی 90 کۆ دەکەینەوە و هەردوو دەستمان لە زەوی دادەنین. پاشان پشت و حەوزمان لە زەویەکە بەرز دەکەینەوە بە شێوازێک شان و حەوز و ئەژنۆمان لەسەر یەک هێڵی ڕاست بن. بەم شێوازە تاک و 5 بۆ دەچرکە ڕایدەگرین. ئەم یاریە دەتوانێت بکرێت بە شێوازێک کە هەردوو دەستمان لەسەر سگمان دابنین. ئەم یاریە دەجار دووبارە دەکەینەوە. ئەم وەرزشە بە دانیشتن لەسەر کورسیەک دەست پێ دەکەین، بەڵام دەبێت پشتمان ڕێ بکەین و پاڵ نەدەینەوە. پاشان یەکێک لە قاچەکانمان بەرز دەکەینەوە تا بە تەواوی ڕێک دەبێتەوە. بەم شێوازە تاک و دەچرکە ڕایدەگرین.
ئەم یاریە بۆ هەر ئەژنۆیەکمان دەجار دووبارەی دەکەینەوە. ئەم وەرزشە بە پێوە ئەنجام دەدرێت هەردوو دەستمان لەسەر کورسێک ڕادەگرین و سەر و پشتمان ڕێک دەکەینەوە. پاشان هەموو لاشەمان لەسەر نوکی پێکانمان بەرز دەکەینەوە. بەم شێوازە ڕایدەگرین تاکو 5 بۆ 10 چرکە. ئەم یاریە دەجار دووبارە دەکەینەوە. ئەم وەرزشە بە پێوە ئەنجام دەدرێت هەردوو دەستمان لەسەر کورسێکە ڕادەگرین. پاشان یەکی لە ژنەکانمان بۆ دواوە دەچێمێنینەوە تاکو 90 پلە هاوتەریب لەگەڵ ئەژنۆکەی تر. بەم شێوازە ڕایدەگرین تاکو 5 بۆ 10 چرکە. ئەم یاریە بۆ هەر ئەژنۆیەک دەجار دووبارە دەکەینەوە. سمارت وەرچەرخانە.